هەموو ساڵێک لەگەڵ هاتنی جەژنی قوربانی پیرۆز هاوڵاتیانی کەرکووک وەکو نەریتێکی ئیسلامی و زیندووکردنەوەی سونەتی پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای لێبێت قوربانی ئەنجام دەدەن و ڕوودەکەنە مەیدانی ئاژەڵان بۆ کڕینی مەڕ و ئاژەڵی قوربانی. ئەو هاوڵاتیانەی خاوەنی مەڕ و ماڵاتن نیگەرانن لە ڕێگریان لەلایەن پۆلیسی ئیتیحادیەوە بۆ هێنانە ژوورەوەی مەڕ و ئاژەڵەکانیان بۆ ناوشاری کەرکووک بە بیانووی نەبوونی مەرجی تەندروستی. وەڵی ئەمساڵ بازار خراپە، مەسەلەکە بازاڕەکەیە. بازار ئێمە لای هەمووی لای حکومەتە. حکومەت وای لێ کردوین شتەکەی خۆمان هاوردە لە دەرەوە زۆرە. شتی هاوردەش نایاب نییە، لەیرە مەرغوب نییە ئەو شتانە. ئەم گۆشتەی خۆمان خۆماڕێکە تام و چێشتی جیاوازە. وەڵی نه عازیەت دەدەن زۆرش. ئەو ڕۆژە 5 بەرخماوردوی لەم سەیتەرەوە نەیانێشەویت بگەڕێرەوە شەو 20 ساعات حەوت شەو گەڕانمەوە بۆ 5 بەرخ گەڕانمەوە بۆ ئەو دەشتە چەندێ و حەولمدا نەیەشت. ئیتر جارەتر وتیان کاکە هەر سیارەی دەدانێتیەکە هاتمە سەیتەرەکەی لای تازە وتیان وەڵا قەرارمان بۆ تا سەعات 9 بەیانی بی وتیان نابێ بڕۆن بۆ دوو بەیانی هەمتری هەر دەدانم کردە دە سیارەیەکەوە هاوردمە یعنی 220 بەرخە 10 سیارم بۆی کردا 11 بەرخ بێ نایلێ. بەڵێ من خۆم شایەتیەوەم نایلن داوی وەرەقەی بەیتەری لێکاڵن 700 زیاتر بێ نایلن لە سێتەرەکانت پێش دەگرن. تەنانەت ئەو حیوانە لە خەرەنجی هاتووە کە خەرەنجی سەر بە کەرکووکە نایلێ بێتە ژوورەوە. وە کارەکەیەوە ڕوبەڕووی سیاسیەکانی کەرەوە ڕوبەڕووی مەحافزی کەرە بڵێ وە کارەکەی چییە؟ خەرەنجیس کە ناحەیەکە سەر بە کەرکووکە نایلێ بێت. نایلێ بێت ئەم دووە کەەوە حیوانەت دێ بە شەو یانە بێت لە ڕێخۆڵەوە بێنیتێ وەکەوەی کە بۆ دەوڵەتی تربی بی یانە بێ بە وەزعی تر بێنیتێ نایلن. لەلایەکی دیکەوە قەیرانی دارایی و ئەنجام نەدانی قوربانی فراوان کاریگەری کردووەتە سەر بازاڕ و مەیدانی فرۆشتنی ئاژەڵانی کەس کردووە. وەڵڵاهی ئیمساڵ خۆتان لە بازارەکە ئایبینن و بازار زۆر باش نییە و بڵێ مشتری کەمە و لە چاو چەند ساڵە دوایەوە حیوانشتە نایلن لە دەرەوە بڵێن لە سەیتەرەکان داخل بێ زیاد مشتریش کەمە ئیمساڵ وەک چەند ساڵە نییە بەین قەیرانەکەیە قەیرانە بازار خەڵک پارەی نییە ئەگە پارەی هەبێ خەڵک دێ قوربانیەکە بڵێ وەڵا حیوانش تەقریبەن هەرزانە لە چاو چەند ساڵە هەرزانە ئەو گرانە نییە. لە ساڵانی ڕابردوو پێشەوەی قەیرانی دارایی بەرۆکی هاوڵاتیان بگرێت مەیدانی فرۆشتنی ئاژەڵ و مەڕ و ماڵات جمەی دەهاتوو بە سەدان سەر ئاژەڵ لە ماوەی 4 ڕۆژی جەژن دەکران بە قوربانی و بەسەر هەژاراندا دابەش دەکرا. بەڵام ئەم ساڵ وەکو فرۆشیاران باسی لێوە دەکەن ئەنجام نەدانی قوربانی لە شارەکە ڕووی لە کەمی کردو و بازاڕی تا ڕادەیەک ڕاگرتووە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.